و کلیه احزابی که در مجلس ما حضور داشتن نوێنەری سەرۆکی حکوومەتی هەرێم و نوێنەری لایەنە سیاسی بەڕێزەکان و مامۆستایانی زانکۆ قوتابیانی زانکۆ و نوێنەری کەمایەتیە مەزهەبیەکان ئەوانەی ئەمڕۆکە لە مەراسمەکەی ئێمەدا ئامادە بوون بەڕاستی مای دڵخۆشی ئێمە بوو و مەراسمێکی بە شان و شەوکەت و گەرم بوو و ئەمە کاریگەری باشی کردە سەر ئێمە و من هیوادارم کە ئەمە کاریگەری باشی دەبێت لەسەر پەیوەندیە زەمینیەکانمان لە بوارە جیاوازەکانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و دیبلۆماسی و ئێمە لە ئامادەبوونی ئەم ژمارە بەڕێزەی هاوڵاتیان بەڕاستی خۆشحاڵ بووین و ئێمە بەم شێوەی ڕابردوو کە لە پاڵ هاوڵاتیانی عێراق و بە تایبەتی شەرێمی کوردستاندا وەستاوین ئیشەڵا لە ئایندەشدا هەر بەم شێوەیە دەوەستین و ئەو پەیوەندیە دێرین و لە مێژینەوە پتەوەی کە لە نێوان ئێران و عێراقدا و بە تایبەتی شەرێمی کوردستاندا هەبووە ئیشەڵا ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرێ پێدەین و پتەوتری دەکەین. ئێستا پەیوەندەکانمان لە ئاستێکی زۆر بەرزدایە و پشتیوان بەخوای گەورە لە ئایندەشدا زیاتر پەیوەندەکانمان پەرە پێدەین. الان روابط در سطح بسیار خوبی هست و در آینده هم انشالله شاهد تقویت این روابط خواهیم بود.